نایخۆم دایکم نووسی بوو لە 2017 قسمەت نەبوو دایکم وەفاتی کرد ئەزم دەکرد لەگەرم بە بەس خوای گەورە قەدەرە نەدا ئینشاڵڵا جێمەکانی بەهەشتا ئەزم دەکرد بێکەوە بان بەس چ بکەم زۆر درم مەختەب دەخی سپاس دەکەم مەمنونی گەورە لێ مەقبوول کە ئینشاڵڵا سەلامەتت بچین و بێنەوە پێشتر بێکەوە لەگەڵ جناب دایکتان پێکەوە من ناوەڵە ناومان نووسی بوو ئەوش ئەو لەگەڵ نەخۆشی کۆڕۆنای کۆچی دوای کرد ئینشاڵڵا سەلامەت و سپاس دەکەم مەمنون ئینشاڵڵا بە قسمەت هەموو مسلمان حەزی بۆ بکەی یاخود حەزی بۆ بکەی بەخوای ئەو عەمڕێ کرد بوو بەخۆی بەس حەزم دەکرد پێکەوە حەزمان کرد باویش قەدەرەکە وا بوو ئینشاڵڵا جێمەکانیان بەهەشتا ئەگەر قبول بی بەدر حەزی شلۆکەم ئینشاڵڵا بەس ئینشاڵڵا بە تەمای خوای